لەگەڵ دارۆ عەزیز سەرپەرشتیاری گشتی فیستیڤاڵ گفتوگۆکەین سەبارەت بە یەکەمین فێستیڤاڵی فیلمی کوردی بێرمینگهام. کاک دارۆ سڵاو لێبێت. سڵاو لە خۆتان، سپاس بۆم دەرفەتە. سپاس. بۆچی شاری بێرمینگهام چاوتان لەوەیە ئەم شارە ببێتە ناوەندێک بۆ کۆکردنەوەی بەهرە سینەماییەکانی کوردی؟ بەڵێ، سەرەتا دەمەوێت سوپاسی کەناڵی کورسات بکەم کە سپۆنسەری سەرەکی فستیڤاڵەکەمانە. دیارە بێرمینگهام شارێکی فرەنەتەوەیە، فرە کەلتوریە. ئێمەش دەمانێت لە ڕێگەی ئەم فستیڤاڵەوە لە نێو ئەو فرە کەلتوریە شوناسی خۆمان، کەلتوری خۆمان بناسێنین. دیارە لە ئێستادا بێرمینگهام شارێکی پڕ چالاکی هونەری ئەدەبیە. ئێمەش دەمانێت لە ڕێگای ئەم فستیڤاڵەوە بکێنە ناوەندێکی سینەمایی بۆ فیلمسازانی کورد، تاکو لە ڕێگای فستیڤاڵی بێرمینگهامەوە فیلمەکانی خۆیان نیشانی فیلمسازانی بەریتانی، بینەری بەریتانی بدەن، جگەلەوەی کە دەمانەیە بە دروشمی بە کەلتورکردنی سینەما بینەرێکی زۆر بانگشتی فستیڤاڵەکەمان بکەین. بەڵێ، لە نێو ئەو فیلمانەدا کاڕەوانەی فستیڤاڵ کراون، چۆن و بە چ میکانیزمێک توانی وتانە باشترینەکان دەستنیشانکەن؟ قورسترین بڕیار لە هەڵبژاردننی فیلمەکاندا چی بوو؟ سپاس. دیارە ئێمە وەکو فستیڤاڵی بێرمینگهام لە پلاتفۆرمی فیلم فریوەیەوە ڕجستەرمان کردبوو، هاتە تۆمارمان کردبوو فیلمسازانی کورد لەو ڕێگایەوە فیلمەکانیان بۆ فستیڤاڵەکەمان دەنات. ئێمەش لە ڕێگایەکی لیژنەیەکی چوار کەسی کە هەمیان پسپۆر بوون لە بواری سینەمادا، لە ڕێگەی ئەوانەوە توانیمان فیلمەکان دیاری بکەن. ئەو پلاتفۆرمە دیارە بە خاڵبەندی بوو، ئەو کەسانەی کە ئەو چوار کەسەی کە بڕیاریان لەسەر فیلمەکاندا بە ڕێگای خاڵبەندی بوو. زۆر ئەو پلاتفۆرمەکە خۆی جایە کردەوە کە چێ زۆرترین دەنگێناوە بووی ئێمە توانیمان بەپێی ئەو کاتێک کە هەمانە سی فیلم دیاریکەن. ئەوەی کە هاتبوو ناو باڵێ ئەو پلاتفۆرمەی ئێمەوە 1922 فیلمان بۆ هاتبوو، لەو 1922 375 فیلمیان لەگەڵ ڕێنمایەکانی ئێمە گونجا، بەڵام بەداخەوە ئێمە هەرتوانیمان 30 فیلم دیاری بکەین بۆی بەشداری یەکەمی خولی فستیڤاڵی فیلمی کوردی بێرمینگهام بکەن. بەڵێ، ئامادەبوونی سینەماکارانی بیانی و نمایشکردنی فیلمەکان بە ژێرنووسی ئینگلیزی چەندە یارمەتی دەردەبێت بۆ گەیاندنی پەیامی فیلمسازی کورد بە بینەری بەریتانی؟ دیارە یەکێک لە مەرجەکانی ئێمە بۆی کە فیلمسازە کوردەکان فیلمەکانیان بەشداری یەکەمی خولی فستیڤاڵ بکات، یەکێک لە مەرجەکانی ئەوە کە ژێرنووسی کوردی هەبێ فیلمەکە، بۆ ئەوەی بتوانن فیلمسازە کوردەکان چیرۆکانی خۆیان بگێنن بەو فیلمساز و بینەرە بیانانی کە بەشداری فستیڤاڵەکەکەن. بەڵێ، بودجەی فستیڤاڵ چۆن دابین کراوە و لایەنی حکومی یان کەرتی تایبەت تا چەند هاوکارتان بووە؟ زۆر سپاس بۆم پرسیارە. لێرە دەمەوێت بەڕاشکایی و بەڕوونی باز لە بودجەی فستیڤاڵەکە بکەم. دیارە لە لایەنی حکومیەوە بە سوپاسێکی زۆرەوە نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە لەندەن، هەروەها پارێزگای سلێمانی سپۆنسەری فستیڤاڵەکان کردو، وەکو لە سەرەتای بەرنامەکەشەوە ئاماژە پێدا لە هەردوو دیدارەکەش ئەوان سپۆنسەری ئێمان کردو، سوپاسیان دەکەێت. جگە لەوانە چەندین کۆمپانیا و چەندین بزنس لە بەریتانیا سپۆنسەری فستیڤاڵەکان دیارە لە پێشووتریشە لە هەردوو دیدارەکە سپۆنسەریان کردو. خۆشبەختانە ئەم ساڵ بۆ فستیڤاڵەکەشمان چەندین کۆمپانیا لە باشووری کوردستان بەشداریان کردو و سپۆنسەری فستیڤاڵەکەی. حەزەکەم بەڕوونی و بەڕاشکایی بە هەموو لایەکی ڕابگەێنین، جگە لەو لۆگوانەی کە لەسەر پۆستەرەکانمان لەسەر بڵاوکراوەکانمان دامان ناوە، هیچ لایەنێک هیچ کەسایەتیەک کۆمەکی فستیڤاڵەکەی نەکردووە. ڕۆڵی دەستگای میدیایی کورسات لە پشتیوانیکردنی ئەم فستیڤاڵە و چالاکیە سینەماییەکانی تردا چۆن هەڵدەسەنگێنیت؟ بە سوپاسێکی زۆرەوە. دیارە کورسات وەکو هەمیشە ماڵی هەمومان بووە، لە هەردوو دیدارەکەی پێشووترە بە شێوەیەکی ڕاستەخۆ دیدارەکانیان نەگواستەوە. خۆشبەختانە لەم فستیڤاڵشە بە شێوەیەکی فەرمی بە سپۆنسەری سەرەکی فستیڤاڵەکە ئێمە و خۆشبەختانە لێرە پەیامنێریان هەیە کە دەتوانن ڕاستەوخۆ فستیڤاڵەکە بگەزنەوە، جگە لەوەی کە
چەندین باڵێن کادیری کورسات دەنیازن سەردانی فستیڤالە بکەن و تاکو بە شێوەیەکی ئۆرگەنایز هەواڵی فستیڤال بگەزنەوە بۆ بینەرەکانیان. بەڵێ کاک دارۆ ئەشێت ناوی چەند فیلمێکی بەشدار بوو یان میوانی تایبەتی فیستیڤالمان بۆ ئاشکرا بکەیت؟ دیارە لە چەند ڕۆژی داهاتووە لە ڕێگەی پیجەکەمانەوە ناوی ئەو فیلمانە ئاشکراکەین کە بەشداری فستیڤالەکەکەن بە ژمارە 33 فیلمن، بەڵام ئاماژە بە 3 فیلمی درێژێم کە بەشداری فستیڤالەکەمانەکەنێکێ لەوانە دراوسەکان لە دەرێنانی هونەرمەندی گەورەمان و خەریلە بەڕێزیشان ئامادا بێت جگەلەوەی کە مۆنتێرەکان ئەوەی کەسێک کە مونتاجی کردو بە ڕەچەڵک سویسری ئەویش ئامادەی فستیڤالەکە بێ. فیلمێکی ترمان هەیە بە ناوی ڤێرژین ئانچارد، ئەوە لە بەلژیکا وێنە گیراوە ئەکتەری سەرەکی فیلمەکە بەشداری فستیڤالەکە. فیلمێکی تریشمانەیە بە ناوی پەروین لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە وێنەی گیراوە، ئەویش بەشدارە بێ لە فستیڤالەکەمان. جگەلەوە 30 کورتە فیلممان هەیە لە چەند ڕۆژی ئایندەدا ناوەکانیان بە فەرمی لە ڕێگەی پیجەکەمانەوە ئاشکراکەین. ئایا فستیڤالەکە دەبێتە پردێک بۆ ئەوەی فیلمسازانی ناوخۆی کوردستان و فیلمسازانی کورد لە ئەوروپا پرۆژەی هاوبەش ئەنجام بدەن؟ خۆشبەختانە بەڵێ بەدڵنیاییەوە فستیڤالێکێکە لەوانەی کە دەتوانێت ببێتە پردێک لە نێوان فیلمسازە نەتەوە جیاوازەکاندا. خۆشبەختانە ئێمە جگە لە ئێستا ئەوەنێ من ئاگادار بم چەند هاوڕێکمان لە ئەندامانی بۆردەکە سەرقاڵی بەرهێمەنانی فیلمێکن لەگەڵ چەند هاوڕێکە لە باشووری کوردستان. حەزەکەم ئاماژە بە یەک شتیش بم، ئێمە تەنها فستیڤالەکەمان ئەو پەیوەندیەی دروست نەکردووە لەگەڵ سازانی باڵێن هەر چوار پارچەی کوردستانە، بەڵکو ئێستا کۆمپانیایەکی گەورەی بەریتانی دەرهێنەرێکی گەورەی بەریتانی داوایان لێکردوین کە ئێمە سەرپەرشتی تاقیکردنەوە یا هەڵبژاردننی ئەکتەرێکی سەرەکی فیلمێک بکەین، فیلمێکی بەریتانیا بەناوی ڕۆمۆ جولیێت. دەوری ئەوەی خۆشببختی ڕۆڵی سەرەکیەکە کوڕێکی کوردی 7 ساڵە، بۆ لێرەوە بە دەرفەتیە زانم داوا لە هەموو باوکو و دایکان کەموانەی کە کوڕەکانیان خوازیارن ڕۆڵ بژێرن لە فیلمێکی بەریتانیا دەتوانن ڕۆژی 5 ڕۆژی یەکشەمە کاژمێر 2 سەردانی ئۆفیسی بێرمیگام بکەن. جای پرسیارێکم نایتەوە داوای لەبوردەکەم ئەمەوێت لێرەوە بڵێ ئەم فستیڤالە چەندین فیلمسازی لە دنیا و بەشداریەکەنێکێ لەوانە بەڕێوەبەری فستیڤالی تۆرینۆ لە ئیتالیا بەشدارێکە هەمان کات خۆی بەڕێوەبەری پرۆگرامی فستیڤالی بەرلینە، بەڕێوەبەری فستیڤالی وڵستە لە بەریتانیا بەشداریەکە. ئەمە جگە لە چەندین فیلمساز لە ئەڵمانیا، لە هۆڵندا، لە شارەکانی بەریتانیا بەشداریەکە. بەڵێ کاک دارۆ، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. سوپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ سپاس بۆم دەرفەتە.